دانا عبدالرحمن زرنگەر کە جنابێن ڕاستەوخۆ لە هەولێر و میوانێم گەشتی ئابوورین قسەمان بۆ کە سەبارەت بە نرخی زەر کاک دانا سڵاوت لێبێ سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت دەمەوێت سەرەتا باس لە نرخی زەر بکەین بزانین هەر بە یەک مسقال زێرە ئارە 21 هەر بە 550,000 دینار ماوەت و یاخود تابەزینی بە خۆی و بینیوە ئێستا ئەم کاتژمێرانە بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێ باش نازیزانە حاڵتان باشن کاک دانا گوێت لەمە بوو 505,000 مسخالی بەڵێ بەڵێ ئەمڕۆ زێری ئایارە 21 مسخالی 550,000 باشە هەتا ئێستاش هەر بەم شێوازە ماوەتەوانێ کاک دانا بەبراورد لەگەڵ ڕۆژی پێنجشەم بەبراورد لەگەڵ هەفتەی ڕابردوو نزیکەی مسقالی 25,000 هاتوۆتە سەر ئەوەش بەڕاستی ڕێژەیەکی زۆر زۆرە خواستێکی زۆری لەسرە زێر بە شێوەیەکی گشتی هەم لە جیهان هەم لەسەر ئاستی بانکە جیهانیەکان هەم لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی وڵاتە زلێزەکان باشە کاک دانا حتممە لە دواتردا باس لە خواز دەکەین لەسەر نرخی زەر لە بازارەکانی هەرێمی کوردستاندا و لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە دەمێ هۆکارەکان بزانین بۆچی نرخی زەر بەم شێوازەی ئێستا بەرزبوونەوەی بەخۆی و بینیا خۆت بەهاتۆتە ئەم ڕێژەی ئێستا بەڵێ هۆکارەکانی بەرزبوونەوەی زێر کۆمەڵە کۆکارمان هەیە زۆر جاری وایە هۆکارەکان ناوخۆیە ئەگەر بێت و ڕێژەی دۆلار ینی با بڵێن دینار بەهایەکەی ئازاری وایە بەرز و نزمی دەکا یان دۆلار ئەوە وەکو ناوخۆ وا دەکات نرخی زێر بەرزکاتەوە بەڵام ئەم زارێن ئەو بەرزبوونە پێم وابوو پێم وایە ینی بەرزبوونەوەکە زیاتر جیهانیە خواستێکی زۆر لەسەر کڕینی زێڕێ لە جیان بە تایبەتی لە رووسیا کە لە 1 ملیار ڕوپیا ڕۆژانە کردیتە زیاتر لە 8 ملیار ڕوپیا ئەوە ژوا دەکات کە بە بەراورد لەگەڵ پێشتر هەفت هێندە کڕینی زێری زیاد کردووە ئەوە وای کرد بازارەکەی شێوان بە شێوازێک کە نرخی زێر زۆر بەرزکاتەوە واروەها لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی فێندەمنتاڵەوە لە ڕووی ئابوووریەوە وای کرد زێر زیاتر بەرز بێتەوە لە جیهان بەگشتی هەواڵەکانی هەڵکشان و داکشان و لەولایە ڕێژەی بەرزکردن و نزمکردنەوەی سوی بانکی ئەوانش بابەتێکی ترە هەمووی وا دەکا کە هەمووی لە بەرژەوەندی بەرزبوونەوەی زێەوە لە ڕووی تەکنیکیشەوە لە ڕووی زانستی شیکاری زێرەوە زیاتر لە ڕووی بەرزی بوو هەتا لە ڕووی فێندەمنتاڵەوە یان با بڵێن لە ڕووی ئابووریۆ لە جیان بەگشتی و لە ڕووی سیاسیشەوە لە زیاندا چەند کێشە و مەشاکلی سیاسی زیاتر بێ بۆنمونە لە بینی ئیسرائیل و لوبناان بینی ئیسرائیل و غەزە و لە بینی ئۆکرانیا و رووسیا کە ئەمریکا و هێزی ناتۆ کە زۆر تەداخلات دەکەن و یارمەتی دەرن لەگەڵ ئۆکرانیا دژی رووسیا ئەوان هەموو وای کردی زێر خواستێکی وەکو کانزایەکی سەلامەت خواستێکی زۆری لەسەر بێ و بای زیاتر بەرزکاتەوە باشە کاک دانەوە بڕیارە چوارشەمەی داهاتوو دیاریکردنی ڕێژەی سوول لەلایەن دەگی فێدراڵی ئەمریکاوە جارێکی دیکە دیاری بکرێتەوە ئەمە کاریگەری لەسەر نرخی زەر دروست ناکات دای بەزێنێت بە شێوازێک لە شێوازەکان بە دڵنیاییەوە تازەش ئاماژەم پێکرد بەرزکردنەوەی ڕێژەی سوی بانکی ئەوەش یان نزمکردنەوەی بەگشتی ئەوەش کاریگەری زۆر لەسەر دەبێ واروە هەڵاوسانیش ڕێژەی هەڵاوسان بەڵام بەڕاستی بەرزبوونەوەی ئەو جارە پێم وابی زیاتر هۆکارەکەی رووسیا بوو کە هەفت هێندە کڕینەکانی خۆی لە زێر بەرزتر کردەوە وەک تازە ئاماژەم پێکرد کە لە 1 ملیار ڕوپیا بەرزی کردووە بۆ زیاتر لە 8 ملیار ڕوپیا ئەوە ژوای کرد کە خواستێکی یەکجار زۆری زیاتر لەسەر بێ و دائیمەن لە ڕووی ینی زێر ئەو کاتانی کە کێشە سیاسەکان قوڵتر بێتەوە لە جیاندا کێشە و مەشاکلەکان زیاتر بێ ئەو کاتە زێر بەرزتر دەبێتەوە لە ئێستاشدا دەتوانین بڵێ ژمارەیەکی وا پێوانەی تۆمار کردووە لە مێژوودا یەکەم زارەکە زێر وەکو شێوەی حەقیقی وا بەرز بێتەوە نەک بەهۆی دیناری نزمبوونەوە بەرزبوونەوەی دیناری عراقییان دۆلار ئەو زارە ڕێژە ینی بەرزبوونەوەکەی حەقیقی بوو بە بەراورد لەگەڵ 2 ڕۆژ لە 2511 دلارەوە گەشتە 2586 دلار واتە 75 دلار لێک ئۆنسا بەرز بووە ئەوەش بەڕاستی کاریگەریەکی زۆری هەبوو
وای کرد کە زێر زیاتر بەرز بێتەوە. هەڵبژارنەکانی ئەمریکا کاریگەری دروست دەکات کاکدانە؟ بەڵێ زۆربەی جار ئەوانە حتا دیموکراتیەکان و کۆماریەکان ئەوانش بەڕاستی جەماعەتی ئەو ترامپی کە هەر کاتێک پێم وابی ئەوانە دیموکراتن ئێستا وایە ئەوان ئێستا لەسەر حکوم جۆ بایدن باشە ئەوانە دایمەن لەگەڵ بەبەراورد لەگەڵ جەماعەتی ترامپی ئێستا پێم وا بۆگە ترامپ لەسەر حکوم بایە ئێستا دڵنیا بە ئۆنسە 30,000 دلار بوو. ئەجە لە هەمووی نیمتر ئەوەیە ینی لە ساڵی 1970 یەک ئۆنسەی زێر ئەوە 35 دلار بوو لە کاتێکدا کە ئێستا 2570 دلارە. ئەوەش پێمان دەڵێ داهات و هەر بۆ زێرە کانزایەکی وەکو باشە کاکدانە هاو سەلامەت خەڵک ڕووی تێدەکە. باشە کاکدانە ئێستا گەر کەسێک ئەمە بینێ ڕەنگە پرسیارەوەی لا دروست بێ ئێستا زێر بکرێت یان چاوەڕێ بکات پێشبین دەکەن لەم نرخی کە ئێستا هەیە زیاتر بەرز بێتەوە لە بازارەکانی هەرێمی کوردستاندا؟ وایە وڵی ئەمن وەکو زێرنگرێک لە شاری هەولێر ئەوەی کە شارزایم لە زانستی شیکاری زێڕێەوە و وەکو شێوەیەکی مەدانیش لە بازارەکە ئاگام لە بازارە وای دەبینم کە هەر دابەزینێک لەو چەند ڕۆژێک کە بشکری دابەزینێکی کاتیە ڕیتێستی پێدەڵێن لە زانستی شیکاری ڕیتێستە لەبەرەوە پێم وایە زێر زیاتر بەرەو سەرەوەی بەڕاستی ئەو کاتێک کە ئێمە باسی زێرمان دەکرد دەمانگووت دەگاتە 550,000 و 450,000 خەڵک سەیری پێدا دیگە مستحیل لە زێڕواگات ئەو کاتی کە 200,000 بوو ئەو ئێستا 550,000 تۆمار کردووە دووریژ نییە لە داهاتۆکی زۆر دووریژ نەبێ ڕەنگە بگاتە 600,000ش. بەڵێ زۆر سپاس بۆ دانا عەبدوڕەحمان زەڕەنگەر کە جەنابێ ڕاستەوخۆ لە هەولێر میوانی ئەم گەشتیابووری بوون. زۆر سپاس بۆ تاوی زانیەرەکان و دەستخۆش و ماندوو نەبیت.